ژن گرنگە لە هەموو ناوەندێکی بڕیارە بێت لە ناوەندی بڕیارە بێت لە دەسەڵاتەکانی هەرێم و لە سەرکردایەتی مەکتەبی سیاسی حیزبەکانە چونکە بۆ خۆ دەزانی کە زۆربەی بڕیارەکان لە ناوەندی بڕیاری حیزبە سیاسیەکانە ئەدرێ بە تایبەتی لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەکەیە بۆیە کاتێ ئەگەر ژن بە ڕێژەیەکی بەرچاو لە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی حیزبەکانە ئامادەیی هەبێت ئەتوانێ کاریگەری هەبێت لەسەر بڕیارەکانی حیزب چ بڕیارە نیشتیمانی و نەتەوایەتیەکان چ ئەو بڕیارانەی کە پەیوەندی بە پرسە کۆمەڵایەتیەکانەوە هەیە بە تایبەتتریش پرسی ژن ئەم ئامادەیەی ژن لە ناو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبە پەیوەستە بەوەی کە ڕێژەیەکی زۆر ژن لە ناو حیزبە سیاسیەکە ئامادەهی هەبێت کاتێک کە ڕێژەیەکی زۆر ژن لە ناو حیزبە سیاسیەکانە هەبێت ئەو کاتە لە کاتی هەڵبژاردە ناوخۆییەکانی حیزبە سیاسیەکانە ژنان ئەتوانن بگەنە ئەو پێگانە پێگەی سەری سەرەوە ئەو پێگەی کە پێڵە ناوەندی بڕیار ئەو پێگەی کە بڕیاری تیادرێ بۆیە بە بڕوای من بوونی ژن لێرە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ژنان کۆمەڵێک بڕیاری گرنگ وەرگرن لە حیزبە سیاسیەکان سەبارەت بە پرسەکانی ژنان بە ئامانجەکانی ژنان بە داخوازیەکانی ژنان بۆیە بە بڕوای من پێویستە ژنان ڕۆڵی سیاسی خۆیان بگێڕن لە ناو حیزبە سیاسیەکانە بەدەر لە ڕێکخراوەکانی تر لە ناو حیزبە سیاسیەکانی شابێ ئامادەیان هەبێ بۆی بتوان ئەو ئامانجانەی کە خەباتی بۆکەن بەدەستی بێنن. ئەستی ژنان لە حیزبە ئەمە بەتەنیا بۆ هەرێمی کوردستان نییە لە تەواوی جیهانە بەپێی ئەو ئامارانەی هەیە دوو ڕێژەی جیاواز بۆ بەشداری ژن وەکو ئەندامی حزب هەیە و بەشداری ژن وەکو سەرکردە یا شوێنە قیادیەکان یا شوێنی بڕیاری حزب هەیە لە کۆی وڵاتانی دنیاە بە هەرێمی کوردستانیشەوە بەشداری ژن لە ناو حیزبەکانە بە ڕێژەی لە 140 بۆ لە 150 کە ڕێژەیەکی زۆر باشە وەکو ئەندام وەکو بە بڵێن کەسێک کە لایەنگری یا ئەندامی فڵانە حیزبە. بەڵام لە کۆی ئەو حیزبانەیە ئەگەر بەشداری ژن لە شوێنی بڕیار و لە با بڵێ ئۆرگانە هەڵبژێراوەکانی حیزبە کە توانای قەراران و دروستکردنی قەراریان هەیە ئەگاتە ڕێژەی لە 110 بۆ لە 120 کە ئەمە ڕێژەیەکی یەکجار کەمە ڕەنگە لە کوردستانە نەگاتە لە 110 ئەمی کە پێم وتی بۆ زۆربەی وڵاتانی دنیاە. بۆیە ئەم بەشداریە ناتوانانی بەشداریەکی تەواو حەقیقی دابنیت کە ڕاستە ئێستا ژنان لە ناو حیزبەکانە بەشێکی زۆر پێگەهێنن و ژمارەیەکی زۆری ئەندامانی حیزبەکان ژنانن. بەڵام ئەبێ قیاسی بەشداری ژن بە بڕوای من بە ئاستی بەشداریکردنی لە شوێنی بڕیارە و لە دروستکردنی بڕیاری حیزبەکەیە لێکبیتەوە ئەگەر بەمە قیاسی بکەین بەشداری ژنان لە حیزبەکانی هەرێمی کوردستانە یاخود لە باشوورە بەشدارێکی زۆر خراپە و لەو ئاستەیان نییە کە توانی بێتی پێگەی ژن و بەشداری ژن لە پرۆسەی سیاسیە بکاتە بەشداری و پێگەیەکی کاریگەر. بێگومان بەشداریکردنی ئافرەتان لە بوارە سیاسیەکاندا ئێستا زۆر باشترە هەتاکو سەردەمانی پێشووتر. پارتی دیموکراتی کوردستان لە کۆنگرەی سێیەمی ساڵی 52 کە دەکاتە بڵین بەروارەکەشی بڵین لە 11/12/52دا لە کۆنگرەی سێیەمە هەستی بە گرنگی کرد کە پێویستە هەموو ئافرەتانی کوردستان لە ڕێکخراوێکە کۆ بکاتەوە کە ئەو ڕێکخراوە کار بکات یەک بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆی لە ئاستی هوشیارکردنەوەی ئافرەتان بێت چ لە نەهێشتنی نەخوێندەواری ئافرەتان بێت چ لە ڕووی ئەوەی کە ئافرەت بێتە ناو بواری کاری حیزبایەتی یا کاری نەتەوەی بۆ ئەوەی کە لە بنیاتنانی وڵاتەکەی واتە نیشتیمانەکەی دەستی هەبێت و هەمیش هەروەها لە دەکرێت بڵێن لە پێناو سربەخۆیی نەتەوەکەیدا
کار بکات بۆیە بڕیاریدا کە ئەو ڕێکخراوەی تایبەت بە ئافرەتان یەکێتی ئافرەتانی کوردستان تشکیل بکات و لەوێ چەندین ئافرەتی زۆر بەتوانە زۆر کارامە کاریان کردووە لەو ڕێکخراوەدا من دەتوانم بڵێم وەکو ناهیدەی شێخ سەلام بووە وەکو بەهیە معروف بووە وەکو درەخشانی شێخ جەلال بووە وەکو سورەیاخانی خێزانی عومەر دەبابە بووە وەکو سد شەفیقە بووە وەکو سد زوهەیدە و ئەنجومەن دوو خۆشک بوون زۆدی عەبدوڵڵا ئەوانە هەمووی کاریان کردو لەو ڕێکخراوەی یەکێتی ئافرەتان ژمارەی ژنەکانمان ئەگەر هەڵە نەبم پێنجن ئەگەر هەڵە نەبم ژمارە پیاوەکانمان زۆرە ئێمە ناڵێن کە ئەمە ڕێژەکە باشە نەخێر لاجێ تمۆح و کارکردنی ئێمەدانە بەگشتی لە ناو هەموو حیزبە سیاسیەکانە ژن وەک ئەندام لە ناو حیزبە سیاسیەکانە بوونی هەیە بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەم لە ناو سەرکردایەتی و بەنەبووی حسابەکرێ لە ناو مەکتەبی سیاسی حیزبە سیاسیەکانە ئەمە پەیوەندی بە عەقڵیەتی پیاوانی کۆمەلگاکەمانەوە هەیە دیارە هۆکار زۆرە بەس بە بڕوای من گرنگترینیان ئەوەیە کە تا ئێستا عەقڵیەتی کۆمەلگاکەی ئێمە بە تایبەتی پیاوەکان بە تایبەتی پیاوانی ناو حیزبە سیاسیەکان پێیان وایە کە مەسەلەی سیاسی و مەسەلەی کێبڕکێی حیزبی ئەمە تایبەتە بە پیاوان ژن خۆی لەم پێگەی هەڵا قورتێنێ بۆیە ئەگەر سیرکەیت زۆر کەم بوار ئەدرێ بۆی کە ژن بگاتە مەکتەبی سیاسی حیزبە سیاسیەکان و بە ڕێژەی کەمیش ناو سەرکردایەتیەکانە هەیە کە کاریگەریان نییە لەسەر بڕیارەکانی حیزبە سیاسیەکانی خۆیان دیارە لە ناو بزوتنەوەی ژنانە بە ڕێژەیەکی زۆر ژنانمان هەیە لە ناو ڕایەڵە و لە ناو باسنەکان لە ناو مەکۆکان بەڵام ڕێژەی ژنان چ لە ناو جواتی نیشتیمانی و چ لە ناو جواتی گشتی لە ئاستێکی کەمایە و بە لە ئاستی داخوازی ئێمە ژنانی بزوتنەوەکەیان نییە و خانەی ڕاپەڕاندنی ژنی تیانە حاڵی بزوتنەوەی گۆڕانیش و حاڵی حیزبەکانی کەیە کاری کۆمەڵایەتی بێکە هەتاکو ئێستا کللتوری زاڵ لە تێگەیشتنی کۆمەڵایەتی ئێمە بۆ ژن بەشداری سیاسی نییە یاخود بەشداریەکی کاریگەر نییە لە بنیاتنانی دەوڵەتاکە وەکو باسیشم کرد حزب یەکێکە لە ئالیەتە گرنگەکانی با بڵێن پێشخستنی دەوڵەت یا بەڕێوەبردننی دەوڵەت چونکە دوجار حزبەکە پەرلەمان پێک ئەهێنێ حزبەکە حکوومەت پێک ئەهێنێ واتە حزبەکە بڵێن نەخشە ڕێگای یان نەخشەی ئیداری و سیاسی وڵات دروست ئەکات و بەڕێوەی ئەبات دواتر بۆیە ئەو ڕێگرە کۆمەڵایەتیانە وەکو هەر بوارێکی تری بەشداری ژن لەبەر ئەوی هەتاکو ئێستا تێگەیشتنی زاڵی ئێمە بۆ بەشداری ژن لە کۆی بڵێن لایەنە جیاجیەکانە وەکو ئەوترێ بۆ جوانکردنی ژیانە بۆ باشکردنی ژیان نییە لە سیاسەتیشە هەمان شتە لەبەر ئەوەی ئەو تێڕوانینە زاڵا کە وایە ژن بۆ جوانکردنی حیزبەکەیە بۆ خۆشکردنی حیزبەکەیە نەک بۆ باشکردنی حیزبەکە و ئەو تەسەورەی لێ ناکرێت کە ژن ئیرادەیەک و توانایەکی وای هەبێ بتوانێت حزب بەڕێوە ببات و حزب بەرەو پێشەوە ببات و نەبوونی ئەو فەراغێکی گەورە لە ناو حزب و با بڵێن بنەما دیموکراسیەکانی حیزبا دروستکە بۆیە ژن هەتاکو ئێستا ئەو تێگەیشتنە هەیە کە ئەو ئەتوانێت حزب جوانکە ئەتوانێت حزب خۆشکە بەڵام ناتوانێت حزب باش بکە ئەمە یەکێکە لە هۆکارە گرنگەکان ڕاستە ئەو هۆکارە ئێمەش چەندین جار گلەیمان کردووە ڕێکخراوێک هەیە بە ناوی ڕێکخراوی ئاشتی کە هەموو ئافرەتانی سەرکردە بڵێن لایەنە سیاسیەکانی تێدا هەیە ئەوانە کۆبوونەوەی خۆیان ئەبێت و لایحەیان هەیە و سەردانی لایەنە سیاسیەکانیان کردووە ئەمەیان گەیاندوتە هەموو پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە پێویستە ژن بە ئافرەت بەشدار بێت لەو کۆبوونەوانانە چونکە ناکرێت تۆ ئێستا لە کۆمەلگایەکە کە زۆرینەی ئافرەتە تۆ ئەمانە پشتگوێ بخەیت و پیاو سالاری بچەسبێنیت لە کۆمەلگادە نەخەر ئێمە باز لە کۆمەلگایەکەین کە دەبێت دادپەروەر بێت دەبێت یەکسان بێت دەبێت یەکسانی بە معنای ئەوە نەکارەکان لە بینی ژن و پیاودا یەکسان بێت یەکسانی لە مافدا دەڵێن ئێمە وایە
چونکە دووشتی جیاوازە ئەرک جیاوازە ماف جیاوازە ئێمە بۆیە دەڵێن ناکرێت ئەوە بەنادیدە وەربگرێت هەوڵ دراوە کاری بۆ بکرێت کە لە قۆناغەکانی داهاتوودا ئافرەت پێویستە بچێتە ناو دانوستانەکان و لە دانوستانەکاندا بەشداری بکات.